بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاوتان لەبێت خۆشەویستان و ئازیزانمان لە هەر کوێیەکەن جژنتان پیرۆز بێت و خۆی گەورە ئەم جژنە بکاتە جژنی خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک تقەبەڵ الله منا ومنکم. خۆی گەورە لەم جژنەدا هەموو لایەک دڵخۆش بکات، دڵەکان بەیەکتری ئاوادان بکاتەوە، ئەوانەی کە لە یەک عاجزن دووبارە بەیەکتری شاد بنەوەگردنی یەکتری ئازاد بکەن. خۆشەویستان ئەمڕۆژ لە پەیامی ڕۆژ لەگەڵتانین. هیوادارین کە مانگی ڕەمەزانی پیرۆزتان با خێر و عیبادەت بەسەر بردبێت و خی گەورە ڕۆژ و تاعاتی هەموو لایەکی قبول کردبێت. هیوادارین ئەم جەژنێژ درگای بەرەکەت بە هەموو لایەکدا بکرێتەوە. خۆشەویستان ئەمڕۆ کۆمەڵێک بابەت تۆرمان بۆ ئێوەی خۆشەویست ئامادە کردووە. پێشکەشتان دەکەین هیوادارین تا کۆتایی بەرنامە لەگەڵمانابن، هەم میوانەکانتان بەڕێ بکەن، کاتێک دێن بۆ سەردانتان هەمیش بینەری بەرنامەکەی ئێمە بن و سود لە بەرنامەکەی ئێمە وەرگرن. یەکێک لەو تەوەرانی کە بۆ ئێوەمان ئامادە کردووە ئەوەیە کە جژنی ڕەمەزان هەوێنی ئاشتی و ئاشتەواییە، چۆن بتوانین لەم جژنەدا گردنی ئەو کەسانە ئازاد بکەین کە دڵیان ێشاندوین، چ بەکردەوەکانیان بە یاخود بەوتەکانیان بێ، چکە بێگومان تۆ لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا 30 ڕۆژ داوا لە خوای گەورە دەکەی کە لێت خۆش بێت و لێت ببورێ. چ جای ئەوەی کە خی گەورە دەرگای ڕەحمەتی بەڕووتە ئەکاتەوە لێت ئەبورێ، بۆچی تۆ لە بەندەکانی ئەو نابووریت؟ بۆچی تۆ دڵت بەرامبەر بەندەیەکی ئەو ڕەش ئەبێت و قین ئەگرێ بەرامبەری بۆچی لێ نابووریت؟ کە ئەمە بێگومان گەورەی تۆ دەرئەخا بەرامبەر کەسێک کە لێبوردەبی بەرامبەری هەم ڕێز و خۆشەویستی زیاد ئەکات لا یەکتری. قسە لەسەر ئەم بابەتە دەکەین، زیاتر گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین بە میوانداری مامۆستا وشیار جافەرانی کە لە ستۆدیۆ لەگەڵماندایە و دواتریش لە تەورەکانی دیکە لەگەڵتان دەبین. یەخوا بەخێر مامۆستاگیان خێربێن جژن لە هەموو لایەک مبارەک بێن، بە تایبەتی بینەران و بیسەرانی خۆشەویست، یەکبێکی کارمەندەکان، کامێرەوانەکان بەڕێزت ئینشاءڵڵا خوابی کابمایی خێر بۆ عالەمی ئیسلامی و عێراقی ئێمە بۆ کوردستانە شیرینەکەی ئێمە، یاخوا هەموو ڕۆژێکمان هەر جژن و هەر خۆشی و هەر لەش ساغی بێ ئینشاءڵڵا. یەخوا بەخێر مامۆستاگیان. خوا خێر بێت. جژن چییە؟ یاخود بڵێن پامی جژن چییە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ئێمەوەکو مسلمانان دوو مناسبەی گەورەمان هەیە، جژنی ڕەمەزان، جژنی قوربان. دیارە جژنی ڕەمەزان کۆتایی هێنانە بە مانگی خێر و بەرەکەت، داخڵبوونە بە مانگی نوێ، و ئەم جژنە خۆی لە شەرعا تەنها ڕۆژێکە بڵین ئەمڕۆی، بەڵام عروف کردوێتی بە 3 ڕۆژ. ئەمڕۆ قەدەغێ و حەرامە تیادا بە ڕۆژ بووبین. ئەم ڕۆژ وەکو پێغەمبەرگیان خۆی فەرمووی جژنی خواردن و خواردنەوەی و دەرگای خواردن و خواردنەوەکانمان بۆ دەکرێتەوە. ئەمە یەک. دوو، ئێمە لە مانگێک لە دەورا بووی، ئەم دەورەیە بۆ پەروەردەکردنی نەفسە و دەروونە و خواردن و خواردنەوە بۆی زەبتێکی نەفسکەی. ئەجا دوای ئەم دەورەیە ئێستا داخڵی جەژن بووی بۆی کە ئینشاءڵڵا وەکو دڵ و دەروونمان پاک کردەوە، وەکو سەیطرەمان کرد بەسەر نەفسی خۆیان لەم کاتە غەفوور بووین بۆ ئەوەی کە خواگیان غەفار بێ بەرامبەرمان. چون هیچ ئیشێکی ئێمە لە ئیسلامە بێ مقابل نییە. خواگیان فەرمووی تۆ لە بەندەکانی من خۆشەوە، منیش لە تۆ خۆشەوم. جا فرسەتێکی گەورەیە ئەمڕۆ ئێمە لەگەڵ هاوڵاتیانمان ئێستا چەندەها خوشک و برامانێ زۆر بەداخەوە کە لە یەک عاجز بوون، کۆمەڵێ خێزانمان هەڵوەشا و لە یەک ترازان ئێستاش هەر ئەمەد ماوە کە ئینشاءڵڵا بە یەک بگەنەوە. فرسەتێکی گەورەیە لە بەردەستیانە کە بتوانن لەگەڵ یەکتریا ئاش بنەوە و ئینشاءڵڵا خێزانەکان بە یەکەوە بدێنەوە. ئەمە یەک. دوو، فرسەتێکی لەوە گەورەتر بۆ بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆیان چاک ئاگادارن ئەگەر متابعەی ڕاگەیاندنەکان بکەن، دەزانن کە خەڵک بێتاقەتەوە عاجزە و دڵگرانە، ئەم جەژنە بکەنە فرسەتێک بۆ ئەوەی کە ئاش بنەوە لەگەڵ میلەتەکەی خۆیاندا و دەستخەنەوە ناو میلەتەکەی خۆیان. ئەوان بە میلەتەکەەوە جوان و میلەتەکەنیش بوانەوە جوانە. ئەمە یەک. دووەم، پیاداتی کوردی و سەرکردەکانی کوردی بە تایبەتی ئەوانەی کە ڕابەرن، کە پێشەوان پێش هەمویان لە گەورە ئاوڕژە بچووک پێیتیەکە، ئەوان دەبێت دەستخەنەندا و دەستی یەک ئاش بنەوە و جەژنە پیرۆزبایی لەگەڵ یەک بکەن و بەدڵێکی ساو بەدڵێکی پاک بۆ میلەتەکەی خۆیان بسەلمێنن کە ئەوان ڕابەرێکی دڵسۆزن، خەمخۆرن و خەمی میلەتەکەی خۆیان نەخۆن و میلەتەکەی خۆیان لا بە هیمەت و بە قیمەتە. لەبەرەوە ئینشاءڵڵا ئەمە فرسەتێکی گەورەیە ئەگەر ئەوان لوت و بنوێنن،
خۆیان لەگەڵ خۆیانە دەستخەنە ناو دەستی یەک چکم ئەگەر ئەوان بە ئێمە بڵێن ئاش بنەوە خۆیان ئاش نەبنەوە تۆزێک قورسە و گرانە لەبەرەوەی ئینشاڵڵا داواکەین کە ئەم جەژنە خوا بەڕاستی ڕەحمەت و بەرەکەتی بەسەرا ڕشتووی ئەنجا تقریبا جەژنە کۆمەڵێ جەژنی کەی بەدواها بارانی بەڕەحمەت باری ئەلحەمدوللا بەهارێکی پارا و جوان بارێکی جوان و گەشاوە ماشەڵڵا خوا گیانەڵی فەرشی داخستووە کوردستانە خۆی بەهەشتە جا بە ماڵەکەی شوام بکەین بە بەهەشت چکم بەڕاستی زۆر پێم سەیرە ئێستا من ئەبێ لە ماڵی خۆمەوە دەست پێ بکەم ئەگەر ماڵەکەی خۆم ئاژا و ناخۆشی ئەمانی دەرورێکیە جا کەواتە قۆناغی یەکەم لە ماڵی خۆمان دەست پێکەین ئێمە جژنە پیرۆزە لەگەڵ خێزانەکانمان لەگەڵ مناڵەکانمان لەگەڵ خوشک و براکانمان لەگەڵ دراوسێکانمان دەکەین سەردانیانەکەینەوەی سەردانی ئێماکەن بۆی خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ ئەنجا الحەمدوللا لەم جەژنەشەوە بۆ الحەمدوللا موچە دراو تۆزێ تقریبا جوول کەوتە بازار وێ دەکەین ئینشاڵڵا ئەم کارە خێرانە بەردەوام بن لەگەڵ تۆزەوە موچەیە کێشەکانی چارەسەر قەرز و قۆڵی لەسەر خەڵک ئەرە بەخوا باری سەرشاری خەڵک سوگرۆ خەڵک هەر لە خۆی پێکەن یەک گەشەیە چوم بەڕاستی ینی دوێنێ پێرێ لە بازار خەڵکی ماشەڵڵا ها دەسم چەند قورسە ئەمە لە سایی خۆ ئەم موچەیە بچکم بەڕاستی ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە دیارە ئەگەر ئەو شتانە هەبێ بەڕاستی ئەو شتانی کە ناکۆکن تۆزێک کەمترە بنەوە بە فەزڵی خوا جا ئومێد دەکەم ئینشاڵڵا ئێمە ئەو مانگەکە عیبادەتمان بۆ خوا نەیدێن بەبا خەرمانێکمان کۆ کردوێتەوە پارێزگاری دەو خەرمانە بکەین ئیستیقامە وەرگین لەسەر ئەو پەیامە پاکە جوانە کە ئێمە ئاوا پەروەردەکرد و تەنزیمی کردی ئەو عیبادەتێک کە کردومانە بەگومان هەمومان بۆ ئەو عیبادەتمان کرد کە خوای گەورە لێمان خۆش بێت بەهشتی بەرینمان شاد بکات ئێمە چۆن بتوانین لە جژنی ڕەمەزاندا لەوەی کە خوای گەورە لە ئێمە خۆش بۆ ئێمەش لە بەندەکانی ئەو خۆش ئێمە وەکو عەرزم کردی هیچ ئیشێکی ئێمە بێ مقابل نییە مەسەڵ من سنوورم بەزار و بەرامبەر جەنابەت یا بڵێن دڵم یەشانی یا ئازارم دای فرسەتێکی گەورەیە ئیسفادە لەم ئاەتە قورئانی بکەی والکاظمین الغیظ والعافین عن الناس والله يحب المحسنین جارێ من سەیرم لێ ئینسانی ئیدعای ئیمان بکە ئیدعای خواناسی بکە ئیدعای خواپەرستی بکە ئیدعای بکە لە خوا ترسێ ئیدعای بکە دڵی ترسی خوای تایە ئیدعای بکە دڵی قورئانی تایە ئیدعای بکە دڵی فەرمودەکانی پێغەمبەری تایە سەڵسەڵ ئیدعای بکە کە دڵی ئاودا و بە ذیکر بوغزیشی تیابێ نابێت ئەبێ ئەو دڵە ئیماندارە ئەو ئیمانە پاڵ بۆ بوغزۆ بنێ دەریکە ئەگەر دەرینەکە بەڕاستی ئیسفادەی لە ئیمانەکە ئیمانەکە زۆر ضعیف و لاوازۆ هیچ دەورێکی نییە جا بۆیە قورئانە فەرمێ والکاظمین الغیظ والعافین عن الناس جا سەیری کە سوبحان الله سێ مەرحەلە بەدوایە یەکەم داوا لێکە بوغز لە دڵتان نەبێ ئەمەوە والعافین عن الناس ئەوانەی کە غەدر لێکەن ئەوانەی کە دڵت دێژێن ئەوانەی کە ئازارت دەدەن ئەوانەی کە ناڕەحەتت دەکەوە بێتاقەتت دەکا لی خۆش بە لەبەر خوا دوو ئەنجا والله يحب المحسنین هەر بەمە ڕازی نابێ کە لێ خۆش بە چاکەشی لەگەڵا بکە یعنی سبحان الله ئەمە مەگەر لە بەرنامەی خوا بۆشێتەوە ئینە هیچ بەرنامەیەکی یاشتی وان نییە ئەنجا قورئانی پیرۆز غێرمایی ئەماکە وەجادیلهم باللەتی ئەحسەن تۆ ناحەزەکە بکوژە بە هەنگوین ناحەزەکە بکوژە بە خورما ناحەزەکە بکوژە ئەوانەی کە ناحەزن بەردی تێگرن تۆ بەریان تێگرە ڕوونای تیاکەرەوە جا پێغەمبەر گیان فەرمووی دەرگای بەهەشت بۆ سێ کەس واڵە یەکێ نایە وەلا تۆ بچۆ بۆ لای جا ئومێد دەکەم لە شاشە تەلەڤیزیۆن جوانەکەی ئێوە هەموو تەلەڤیزیۆنەکانی تریش بەڕاستی ئەم ساڵ سوپاس بۆ خوا ڕاگەیاندنەکان دەورێکی کاریگەر دەورێکی خواناسانە دەورێکی نیشتمان پەروەرانە دەورێکی کۆمەڵایەتیان بینی و زۆر الحەمدوللا ڕێزیان لە مانگی ڕەمەزان کرد ئینشاڵڵا ئێستاش ئەو دەورە ببینن هەوڵبەن کە ڕیزەکانی خەڵک یەکخەنەوە دڵەکانی یەکخەنەوە زیاتر بە دوای چاکەکانە بگەڕێن ئەو شتانەی کە لێکمان نزیکە خاتەوە حتا قورئان کە کەلامی خوایە لە قورئان پیرۆزتر نییە پێغەمبەر نەهی کردووە تۆ لەگەڵ قورئانەکە مناقەشە لەگەڵ من بکەی یعنی مناقەشەی قورئانکەم نا ئەفەرمێ ئەگەر ئەم قورئانە خوا نەخواستە بۆ هۆکاری ئەوەی کە دڵەکانتان لێ بتۆرێنێ من وتم ئەم قیرائەتی ئەم قورئانە وایە تۆشتر وایە لەو حاڵەکاتە ئەگەر بۆ هۆی دڵ عەزیزە فەرمێ قورئانەکە داخەواز لێ بێ بۆی دڵەکانتان لێک نەتۆرێ کەیتر پیرۆزترین کەلامی خوا لەسەر ئەرزاق قورئانە جا کەواتە مادەم ئێمە بۆ قورئان ئەیشتە دنیاکان ئەولاتر کە زووازی لێبێنین پێویست ناکە من بۆ شتێکی دنیای یا شتێکی کاتی دڵی تۆ بێژێنم ئازاری دڵی تۆ بمێنێت تۆ ئازاری دڵی من ئێمە پێویستمان بەیەکەوە جوانین بەیەکەوە بەڕێزین لە ڕووی تەندروستیشەوە لە ڕووی دەرونیشەوە ئێمە پێویستمان هەر زۆر پێویستمان بێکە جا ئێمە ناشکوری خوا نەبێ ئەو دوو مناسەبەمان هەیە ئێجا ئەم جەژنەش نەگەڕێن و ئەیکەی بگەڕێن ئەیکەی سەردانیەکەی یعنی بەڕاستی مەئساتە دەرفەتمان پێیا بۆ جەژنێکی تر و ڕەمەزانێکی وانە ئەسا خەڵکێکی زۆربان هەبوو ئەسا من پێش بێمە خزمەت جەناب تەلەفۆنیان بۆ کردیان فڵان کەس ئەمری خوای کرد ئەوە تا لە جەژنە ئەمری خواکە ئێ باشە ئەگەر ئەم کەس و کارە ئەم فرسەتە نەچۆسێتەوە ئەوەی تر بۆ خۆی بێبەش بوون و نەیان بینی وانە کەواتە ئینشاڵڵا
ئەو تەماحی قیامەتە ئەو ئەجری قیامەتە بۆ مسۆگرکردنی ڕەزامەندی خوا بۆ مسۆگرکردنی بەهەشت بۆ مسۆگرکردنی لەسەر فیردەوسی ئەعلا و چوونە ناو فیردەوسەوە و بەدەستی مبارەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم حوزی کەوسەر ئاڵخۆی بە ئەو دڵانەمان پاکەینەوە نێڵی شەیطان بێهێلانەی تیا بکە چونکە بەڕاستی ئەو شەیطانە وا کاکە تۆمە چوو بۆ لای بۆ چێکی بۆ ئەو بۆ نایە بۆ لای تۆ ئەو من ئەمەنیی عەشایری خۆشمان هێڵێ ئەگەر چووی بۆ لایەکی ئەو نەهاتۆ یانی تۆش مەچوو یعنی حەز ناکات بچی سەردانی شەیطان زۆری پێ ناخۆشە زۆری پێ گرانەکەی بەسەردانی بەڵام پێغەمبەر خوا گیان زۆری پێ خۆشەوە پێغەمبەری زۆری پێ خۆشە لەبەرەوەی ئینشاءڵڵا ئیتر ئەو تۆ ئەکەوێتە سەر جزئی اختیاری خۆت تۆ حەزەکەی خوا پێ خۆش بێ و پێغەمبەر پێ خۆش بێ و مرۆڤایەتی پێ خۆش بێ و مسڵمانان پێ خۆش بێ یا شەیطان ئیتر ئەو اختیار ناخۆتە بەڵام ئەگەر ڕێنمایەکانی خوا وەرگری هەم بەختەوەری دنیا هەم بەختەوەری ئینشاءڵڵا دوای زۆر باش مامۆستاگیان پاداشتی کەسێک چییە کە لێبوردەوێ بەرامبەر بەندەکانی خوای گەورە بەرامبەر بە کەسێکە دڵی شاندووە پاداشتەکەی چی لە لای خوای گەورە پاشدڵی بەهەشتە بە بەهەشت پاداشتێتەوە اینجا وتم تۆ غەفور بەخوا غەفارە تۆ لە خەڵک خۆش بەخۆش لە تۆ خۆشە بێ تۆ یارمەتی خەڵک خوا یارمەتی تا تۆ پێویستی خەڵک جێبەجێ خوا پێویستی جێبەجێکە تۆ بەدەنگ خەڵکەم چۆ خوا بەدەنگتەوە لێ تۆ گوێ لە خەڵک لە خوای گوێ لێگرێ تۆ ڕێز لەگەڵ خەڵک لە خوا ڕێزت لێگرێ خوا حورمەتدارت دەکا ئەوە نییە پێغەمبەر فەرمێ خوا هەر کەسێکیش خۆش جاری وایە لە ناو خەڵکە کە فڵانی فڵان خۆش بێ بۆچی خۆشەوە خوا لەبەرەوەی کردەوەکانی جوانە لەبەرەوەی ئەخلاقی بەسەندە لەبەرەوەی لێبوردێ لەناو هەموو عورفێکی جوان و دروستدا دوو کەس مەرغوبن دوو کەس مەرغوبن کێ ئەوەی لە خەڵک خۆشە بێ ئەوەی نان بە خەڵکەدا ئەم دوانە هەردووکیان مەرغوبن یعنی هەموو حتا لە کابرایەکی دوور لە بازنە ئیسلامیش بێ کە نانیا بە خەڵ خۆشەوێ کە لە خەڵ خۆشەوێ خەڵ خۆشەوێ کەواتە بۆیە ئێمە هەوڵ بین هەم بین بە خۆشەویستی خوا هەم بین بە خۆشەویستی خەڵک تۆ سەیریکە کە تۆ خەڵک تەکلیفت لێکا لە خوشکە بەڕێز دەکەم لە براکەت لە هاوسەرەکەت لە مناڵەکەت لە خوشکەکەت خۆش بە ئومێدیەوەی کە خوا لێت خۆش بێ مەسەڵ بڵێ من تەکلیف لە جەناب دەکەم خوا نەخواستە ساردیەکەی لەگەڵ براکەت لەگەڵ خوشکەکە لەگەڵ کەسێکت یا لەگەڵ هاوکاریەکەت ئەڵێم خوشکەکەم لەبەر خاتی خوا تۆ لێ خۆش تۆ دەستنانێ بەڕووی منەوە منیش ئەوەندەم خۆش دەوێت لەبەرەوەم من قەرزاری ئەو خوشکەم تەکلیفم لێ کرد بۆی لەگەڵ فڵان کەس کە ناکۆ کرد ئاش بنەوە بە قسەی کردم خوا جەزای بەخێرە دوعای خێریشت بۆکەم خوش لێ ڕازی و لێش خۆشە بێ کەواتە ئینشاڵڵا بۆ تەماحی کە خوا لێمان ڕازی بێ بۆ تەماحی کە خوا لێمان خۆش بێ بۆ تەماحی کە دەروونمان ئاسوودە بێ خۆ کەسانی کە ئازیەتی خەڵکیان دەرونیان نامرتاحە لانی دەروون تەندروستیشەوە چۆن زەرری لێدا سەریکە پێغەمبەر فێر بەکەمی مەزانە ئەگەر ڕوویەکی خۆش بێ بە براکەت بە خوشکەکەت بە هاوڵاتێکە بە هاوسبانێکە یعنی بەکەمی مەزانە دایمە دایکە عایشە خوا لە خۆشی باوکی ڕازی بێ دەفەرمێ کەسم نەدیوە بەقەر پێغەمبەر ڕووی خۆش بوو بێ یعنی من سێرم لێ ئێستا بەعزێکە ئیدعای ئیسلامەکە کەسی بە قەزا بێڵی مەئموری جەهەنەمە دایمە دەم و چاوی بێ کەوسەر و چاوی بێ کە خەڵک سەوقەکا بۆ جەهەنەم کاکە تۆ مەئموری جەهەنەم نی خوا وەکالەتەی ناوە بە تۆ بە قوربان لەبەرەوە دایمە ئینشاڵڵا هەوڵ بین ڕووەکانمان خۆش بێ و بە کەمی مەزانە ئەگەر ڕوویەکی خۆش بێ بە بەرامبەرەکە یعنی ئەمە نیعمەتە مەسەڵ بڵێن قسەیەکی خۆش لە بەرامبەرەکەتەکەی پێغەمبەرگیان فاتیمەی زەهرا کە کچێتی پێدەفرن فاتیمە خۆت لە ئاگری جەهەنم ڕزگار کە ئەگەر بەلەتی خورما بۆ بەخشیتە لە پێناوە ئەگەر نەبوو فەبیکەلیمەت طەیبە خۆ توای قسەیەکی خۆشکەی و ئەگەر گوڵنی درەگمە بە ئەگەر تۆ ناتوانانی چاکە بکەی خراپە مەکە ئەگەر ناتوانانی خەڵک ڕێخەی تخوا خەڵک تێکمەدە ئەگەر ناتوانانی ڕیزەکان ڕێخەی ڕیزەکان پەرتەوازە مەکە ئەگەر ناتوانانی دەنگەکان یەخی دەنگەکان دوور مەخەرەوە لەیەک یعنی بەخۆ وەیەمنەعونە الماعون نەبین کابرای کورد خۆی خێر ناکە منعی خەڵکیشەکە خۆی چاکە ناکە خەمانعی خەڵکە خۆی بوغزاویە ئەوێتی خەڵکیش وەکو خۆی بوغزاوی بێ نا ئەوە شتێکی کارێکی ناتەندروستە ناموسڵمانانەیە ناکۆمەڵایەتیە یعنی لە هەموو بارەکەدا زەرمانە لەبەرەوەی ئینشاءڵڵا بە حەول و قووەتی خوا شتەکانمان بەرەو چاکبەرین وەکو قورئانیشە وەجادیلهم بالەتی ئەحسەن بە چاکترین شێوە معامەلە بکەین لەگەڵ ئەو کەسانی کە خراپەکە ئاماژەت بۆ کرد کە بە کەسێک ئەوترێت خۆت ئەوە ناکەی بۆ کەسێکی تریژ مەڵێ زۆر کەس هەیە کە کەسێک ناکۆکی لەگەڵ کەسێکی ترا هەیە پێ ئەڵێت با ئەوەی کەم جار داوای لێبوردنی لێکا تۆمە چۆ داوای لێبوردن لێ مەکە ئەم جۆرە قسانی بووە کە ئایا ئەو کەسە خێری بۆ نووسرێ یا شەڕی بۆ نووسرێ بەعکسەوە گوناحبارە بێ گوناحبارە بێ بۆ ئێمە پێغەمبەر گیانمە با بەقسەی پێغەمبەرکەم پێغەمبەر کەس نییە بەقەت پێغەمبەر دڵسۆزیەمە عەلەیهی سەڵاتو وسەلام ئەفەرمێ خەیرۇهُم الذی یەبدأ بالسەلام باشترین کەسیان بەڕێزترین کەسیان حورمەتدارترین کەسیان لاخوا ئەو کەسێک کە دەست پێشخەری ئاشتیەکاکە ئەوەی کە خۆی گرێتەوە ناچێ بغزەکەی واز لێ نایێنێ
ئەوە بێ بە خۆشەویستی شەیتان خۆشەوێ چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵام فەرمووی شەیتانی بێڕەحم و بێبەزەی ئەم دوژمنە سەختە لە گوێ بەحر خێمەکەی هەڵەدا و جوندیەکانی بڵاوە پێکا بەسەر ئەرزە ئەڵێ ئەدی بزانم چیم بۆکەن ئەوانیش یەکێک دێتەوە دەڵێ من دەستنوێژم لەگەڵ خەڵک تێکداڵێ ئیشێکی باشە بەس هیچ نییە دوای دەستنوێژەکە دێتەوە ئەوی کە دێتەوە دەڵێ خەزە بەڵێ من نوێژم لە خەڵک تێدال بەخوا تۆش باشە بەڵام هیچ نییە دوای نوێژەکەی کاتەوە یا مەسەڵەن ئیمامە مەئمومەکە بۆی ڕاست دەکاتەوە باشە یەکی تر دەڵێ کورد من شتێکی زۆر مهمم کرا لە چیە لە دوو مسڵمانم دا بەخوا ئەمەم پێخۆشە ئەجا دوایڵێ بەخوا ئەمیش هەر نییە زۆر جێگەی ئەمەل لێ چکم مسلمانێکی خێرەومەند ئەچی ئاشتیانەکات باشە ئەوەشی دێ ئەجا ئەوی دێتەوە لە کۆر من مهمم کردووە لە چێڵێ ئافرەتێکم بە تەلاقانداڵێ ئەمەی تۆ زۆر باشە ئەوی تر بچڕان لێک کۆتاییە کاتە خۆشترین شت بەلای ئەوە دەستی شەیطان و نۆکەرەکانیانەکە بەداخەوە لە کوردستانی ئەمە ئەم هەموو ئافرەتە لە پیاوەکانیان جیا بوونەوە ئەو مناڵە چاوگەش و جوانە بێنازی دایک بوون بێنازی باوک بوون بەڕاستی ئەمە مەحنەتە ئەمە ناخۆشیە هەوڵبەی ئینشاڵڵا ئەم دەردانە تیمارکەین لە دەرمانخانەی ئیسلام بە دەرمانەکەی ئیسلام لە سەیدەلەی ئیسلام ئینشاڵڵا ئەو دەردانە تیمارکەین بۆی ئەو کێشە کۆمەڵایەتانە بنە بڕکەین و کێشەکان کەم بکەینەوە ئەوسا لە هەموو کوردستانەکەی من تو لە شاری سلێمانیە لە قەرەداخی منە لە شار باشیە لە شار زۆر ئەگەر ئافرەتە تەلاقدایە وەکو هین باسییانەکە شتێکی نامۆ کەچی ئێستا بۆ بە شتێکی زۆر احتیاجی هەر بە دەستگیرانیاری تەلاقێدا هەر دەستگیرانێتی تەلاقی باشە تۆ ڕۆڵێک گیان تۆ دەستگیرانتە کە خۆشترین مەرحەلە قۆناغی ژیانتە لەم قۆناغی سەرەتای قۆناغی ژیانە تا بۆ پەنابی بۆ تەلاق لەبەرەوە بەڕاستی ئەمە کارێکی زۆر دزیەوە ئێمەی مسلمانان دەبێ ئاگامان لەو شەیطانە بێ گۆڵمان لێ نەکا و لە ناو دڵمانە هێلانە نەکا و نێتە ناو ماڵەکانمانەوە بڕواکە خوشکی بەڕێزم بینەڕای میسال خۆش ئەزانم ئافرەت هەیە لە ماڵێکا لەگە پیاوەکە قسە ناکە لە ناو ماڵێکا قسە لەگەڵ یەک ناکە حتا بیانی خوابمان پارێزێت تەلاقیشی داوە توێتی وەکو خوشک و برامێنینەوە لە ماڵەکە بەڵام وەکو ژن و مێرد نا وەکو خوشک و برا دەبینی لە ماڵەکە بەڵام علاقاتی خێزانیمان نامێنێت تەنها وەکو خوشک و برای وەکو لە ئوتێلێکا بینیاکو لە شوقەیەکا بین کارگەری لەسەر مناڵەکانیشیانە بێت ئەی چۆن ئەو مناڵانە بێ بە دووبەرە ئەو کاتە هەر لە ناو ماڵەکە دوو ڕێکخراو دروستە بێ مەجموعەیەکیانە دەن بەلای دایکیان مەجموعەیەکیانە بەلای باوکیانە ئەوە کە کارێکی زۆر ناشیرینە کە کارێکی زۆر قەزنەوە لە ڕۆژانە کوڕێکی گەنجی جوان بڕواکە هاو بۆ لام ینی نەمناسیەوە ڕیش و سمێڵی تێکەڵ کردبوو وتی من فلان کاتوتم ئەو بۆچی وا لێ هاتووە وتی وڵا لەگەڵ خێزانەکەم جیا بووینەتەوە ئەمانە و سێ مناڵیشم هەیە و ئەجا وەزعیشی ئابووری باشە وتی ژنێکی کەم هێنا ئێستا ئەمە نامرتاحم ئەمێ ئەم ژنەی دووەمیش تەلاق بۆمەوە بۆی بچم ئەوەی یەکەم بێن وتم کورە غەڵەتی وا مەکە کاکە تۆ گوێ بگرێتیا وتم ئەمەی دووەم تەلاق مەدە تۆ ئەو هەڵەیە کردووە ئەو هەڵەیەش چاکەرەوە ژنەکەی کەش بزانە بەم براژنە بڵێ قەنەعات کا بەشکۆ ئەوی ژێریتەوە بە قوربان نەکە بچی ئەمیش تەلاق بێ چاو لەو موسیبەتە ئەی وەڵای مامۆستا نە نانم هەیە نە ئاوم هەیە نە خەوم هەیە وەکو بەخۆش خاوی خۆشیشم هەیە ساری جوانیشم پێ پارەی باشیشم پێ بەخوای ئەم خواردانەی ئێوەی خۆ من هەر نایخۆم خواردنەکان زۆر لە دەرەوەی وڵات هێنم بەڵام دڵی نامرتاحە دڵی ئاسوودەنیە لەبەرەوەی ئەو دڵە کە بوغزی تیا بوو ئیستراحەت ناکە خەویشی زڕەیە خواردنیشی بۆ ناخورێ ئیسفادەی لێ ناکە جا بۆی هەم بخەوین بە ئیستراحەت هەم دڵەکانمان ئاسوودە بێ هەم تەندروست بین لەشمان ساغ بێ ئینشاڵڵا و هەم خوا لە خۆمان ڕازیکەین ئینشاڵڵا ئەو بوغزانە لە دڵەکانمانە بتوەری و من زۆر جار لە مزگەوتیش داوامان لە خەڵک کردووە هەموو مزگەوتێ پێویستە لیژنێکی مصالحەی هەبێ کە دوو برای مسلمان ناکۆکیەکە یەکسەر فریان کەون ئاشتیان کەنەوە لە گەڕێکێکە لیژنێکی مصالحە هەبێ ئەگەر کێشەی هەبوو یەکسەر فریاکەون وەکو حەریق ئاگرەکە بکوژێنەوە نێڵن تەشەنە بکە و بڵاوی پێ بکە زوو ئەم کێشانە چارەسەر ئەنجامانی خێزانەکان ئەتوانن کە ئەم کێشانە جاروایە لەسەر شتێکی بەسیتە چارەسەری بکەن و ئاشتایی دروست بکەن جا تۆ سەی ئەو خێرە گەورە ئێستا مەسەڵەن بۆ نمونە من بە کوردیەکەی پیاونی میاوم لەگەڵ خێزانەکەمە ژنەکەی من خانم بێ بتوانێ من کا بە پیاو دروست بکە ئەمە زای شەرەفێکی گەورەیە ئەنجا بە پێچوانەوە ئەگەر خێزانەکەی من خوانەخوا ژان بوو من ئەو ژانەی لێ دوور خەوە بیکەم بە ژن بیکەم بە ئافرەتێکی سەلار بە حورمەت بە ئەدەب بە شەرەف یعنی تۆ دەری کابرای کوردەوەی کارێکی لێ بکە بەرامبەرەکە وا لێ بکە کە شەرمەزار بێ بە چاکە نەک بە خراپە چونکە ئێمە بە تایبەتی وانی کە مسڵمانن پێغەمبەرەکەمان عەلەیهی سەڵام کە ڕابەری ئەم دینە پاکەیە ئێمەی هانداوە لەسەر ئەوەی کە چی بکەین کە لەسەرەوەی تەسامحمان بێ لێبوردنمان بێ چاوپۆشی لێکەین ینی تۆ چاوپۆشی لە منەکەی خوا چاوپۆشی لێکە تۆ لە من خۆشەوی خوا لێ خۆشەوێ تۆ یارمەتی بدەدەی خوا یارمەتیدا تۆ پێویستی من جێبەجێکی خوا پێویستی تۆ جێبەجێ ئەجا باشە ئەم هەموو تەماح و ئەجر بۆ لە کیسی خۆ دەدەی بۆ ڕەزامەندی شەیطان
زەرمەندی دین و دنیا بیلی زەرمەندی دین و قیامەتە بیلی قیامەتیشی لە کەسی لە کیسەدا لە ژیانی ئەو ژیانی ئاوا بێ بە بەندیخانەیەک و بخۆ ئەبێ بە جەهەنم ئەم دنیاش جەهەنمە ئەو دنیاش جەهەنم جا بۆ نا هەوڵ بین ئینشاءڵڵا ئەم ژیانە بەهەشتێکی بچکۆلە لە ماڵەکانی خۆمان دروستکەین پاشەم چین بۆ گەڕەکەکەمان چاپچین بۆ گوندەکانمان بۆ قەزا و ناحیەکانمان اینجا بۆ شارەکانمان بە هەموو لایەکمان اینجا بۆ ڕێکخراوە سیاسیەکان دانیشن لەسەر مێزەکان بۆ خۆتان کۆبنەوە تەسامحکەن لێبوردنتان هەبێت چاوپۆشی لەکەم و کوڕیەکان بکەن پەڕێکی نوێ بخەنەوە ئایا بۆ ئینشاءڵڵا هەم بەختەوەری دوین و هەم بەختەوەری قیامەت ئینشاءڵڵا. مامۆستا جاری وا هەیە ئێمە لە جژنەکانە کە سەردانی خزمانەکەین جاری وا هەیە کێشەیەکیشمان نیە یان قسەیەکیشمان نەکرۆ بەرامبەر یەکتر دڵیەکمان عاجز نەکردووە داوای گردن ئازادی لە یەکەکەین بەڵام جاری وا هەیە ئاگاداری ناودڵی کەسەکەنی لەوانەیە ئەو کەسە شتێکی بەرامبەرمان هەبێت بەم گردن ئازاییە زیاتر تۆی خۆش بێت و ئەوە لە دڵیان نەمێنێت. من بە قەناعەتی خۆم من زۆر جاری کەم داوای گردن ئازادیم لە خەڵک کردووە بۆ چون قەت ڕێگەم بە خۆم نەداوە نەبوختان بۆ خەڵکەم نەزەم بە خەڵکەم نەجیۆ بە خەڵکەم قسەش بە هەر کەسی وتوێ بە ڕوو پێم وتوە لە پاش بڵە خەنجەرم لە کەس ناوە حەزی ناکەم خەنجەر لە کەس بم بەڵام ئەم گردن ئازای شتێکی جوانە بەڵام ئاخر گردن لە چی گردن ئازاکەم ئەخوان نییە تۆ ماڵی خواردوم غیبەتێک کردوم گوێنت پێیان بوختان بۆ کردم زەمە کردم ئێمە وەکو ئیماندار وەکو مسلمان کاتەبێ هەچ کاتێک هەڵەیەک کرد ئەنجا گردنی ئازادی داوە نانە مەرجنیە مەرجە من ئێستا سەیریکە ئەم ڕێنمایە بۆ تۆ بۆ بیسەرانی خۆشەویست دەڵێم ئێمە پیاو چاکان پەروەردەکراوانی مەدرسەی قورئان و سنت چۆن بوون سەیریکە ئەگەر ڕۆژێ چاکەیەکی شک نەبرد بێ توێتی یا ڕەب العالەمین ئەمڕۆ لەبەر خاتی خوا ئەوی غیبەتی کردم گردنی ئازابێ ئەوی ماڵی خواردم گردنی ئازابێ ئەوی جنێوی پیاوم گردنی ئازابێ ئەوی زەمی کردم گردنی ئازابێ یا ڕەب العالەمین ئەمە زەخیرەیە بۆ من ئەمە بۆ توێش قیامەتم زەخیرەیە کەواتە ئەم ئێمە بەبێ هیچیش یعنی دائیمە تۆ وابە دڵێکی پاک دەرونێکی پاکت هەبێ دائیمە با تۆ بەسەر خەڵکا هەبێ نەک خەڵک بەسەر تۆ هەبێ دائیمە وابە بەرامبەرەکەت دائیمە عافات و لێبوردی بۆ هەڵبژێرە بۆی کە ئەویش ڕەد الفعلیە بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر تۆ برایەکی مسلمان خۆش یا خوشکی مسلمان خەبەرداری کە پێی بڵێ من تۆم خۆشەوێ بۆی ئەویش مقابل ڕەد الفعلیە بێ بۆ تۆ ئەو خۆشەویستیە بۆ بداتەوە ئەنجا خوای رب العالمین فەرمێ هەر بەندەیەک لەبەر من خەڵکی خۆش بێ ئەوە منیش لە ڕۆژی قیامەتە حەقی ئەو خۆشەویستیە دەدەمەوە پێغەمبەر گیان صلی الله علیه و سلم کۆمەڵی فەرموودەمان دێنێ بۆ سەر ئەم ڕێز و حورمەتە دەفەرمێ حەو کۆمەڵان لە ژێر سێبەری ڕەحمەتی خوان ئەوانەی کە لەبەر خوا خەڵکیان خۆشەوی لەبەر خوا ڕقیان لە خەڵک ئێستا خەڵک لەبەر خوا نییە ڕقێتی لە خەڵک لەبەر ئەوەیە کە لەبەر تەماحە لەبەر شتێکی دنیاییە یان لەبەر شتێکی بەسیتە شایانی ئەو نییە کە تۆ ئەو ئینسانە بغوزێنی ئەنجا پێغەمبەر فەرمێ سێ کەسن لەزەتی ئیمانیان چەشتووە کێن ئەوانەی کە لەزەتی ئیمانیان ئەوەی کە لەبەر خوا خەڵکی خۆشەوی لەبەر خوا ڕقێتی لە خەڵک پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم خوا جێگەیەکی تایبەت کردووە بۆ کۆمەڵە کەسانی شەهیدان و پێغەمبەران ئاواتەخوازن بەو شێوەیە کێن ئەوانە ئەو کەسانن کە لەبەر خوا خەڵکیان خۆشەوی لەبەر خوا چاوپۆشی لە پەیامی کۆتایی چییە بۆ خەڵک لەم جەژنەیە؟ پەیامی من ئەوەیە یەکەم وەکو عەرزم کردووە بۆ سەرکردەکانی میلەتەکەی خۆمان بێنەوە ناو میلەتەکەی خۆیان دڵی میلەتەکەی خۆیان ئاشکەنەوە میلەتەکەی خۆیان دڵنەوەی میلەتەکەی خۆیان بکەن پێویستی میلەتەکەی خۆیان جێبەجێکەن ئەمە قۆناغی یەکەم قۆناغی دووەم لەگەڵ سەرکردەی ڕێکخراوە سیاسیەکان ئەوانەی کە ئیداری ئەم وڵاتە بن بەڕێوە هەمویان دەستخەنە ناو دەستی یەک بەیەکەوە جوانن بەیەکەوە بەڕێزن دوژمنانیش بەیەکەوە حسابیان بۆکە نێڵن دوژمنانی ئیسلام و دوژمنانی ئەم خاک و نیشتوان خوێنی شەهیدەکان سەفەکانیان پارچە پارچەکە دڵی دوژمنمان بە خۆمان خۆش نەکەین دڵی دۆستەکانیشمان خەبەربار نەکەین ئەنجا ڕوو دەکەمە مسلمانانی بەڕێز و بەقیمەت کە الحەمدوللا خوا لوتفی لەگەڵ نوانی مانگی ڕەمەزانمان بە حورمەت بەڕێ کرد خوا یارمەتیمامە ئەم تۆزە عومرەی کە مامان تەمەنەما ئەمیش بە حورمەت بەڕێکەین سەربەرز و ڕوسپی دنیا و قیامەت بین هەموو ساتەکانمان جەژن و خۆشی و شادی بێ خوا لە هەموو ناخۆشیەکان بە دوورمان کە ئینشاءڵڵا خوا وەکو بارانی بە ڕەحمەتی بۆ بارێ بارانی لێخۆشبوونیشمان بۆ بنێ بارانی ئاشتی و ئاسایش و یەکگرتویشمان بۆ بنێ دەستەکانە خۆش بێت مامۆستای گیان جافەرانی زۆر سپاس دەکەین کە لەم تەوەرە لەگەڵمان بێت بەڵێ خۆشەویستان ئەچینە لای تۆڕی پەیامنێرانمان ئێستش ئەچینە لای پەیامنێرانمان ئەچینە ڕانیە ڕێناس سڵاو لەبێت کاک ڕێناس جەژنی شێ پیرۆز بێت کاک ڕێناس گوێت لە منە؟ بەڵێ بەڵێ سڵاوی خواتان لێبێت دیارە هەڵشێوەی بەشی زۆر بەڵێ
بەڵێ سڵاوی خواتان لێبێت و جەژنتان پیرۆز بێت ئینشاڵڵا هەموو کاتێک لە جەژن و خۆشی و کامەرانی دابن دیارە هاوشێوەی بەشێک لە شار و شارچکانی تری کوردستان ئەمڕۆ جەژنی ڕەمەزان لە ئیداری ڕاپەڕین بەگشتی بەگەرمگوڕیەوە بەڕێوە دەچێت دەتوانم بڵێم جیال لە شوێنەکانی تر ئەمڕۆ بە تایبەتیش بە دیاریکراوی لە ئیداری ڕاپەڕین هێشتا پەیوەندی کۆمەڵایەتەکان پتەوە خەڵکی بە کۆمەڵ و بە جەماعی سەردانی ماڵەکانی یەکتر دەکەن ئەوەی لە پشتنەوە دیارە بەشێکی زۆر لە هاوڵاتیان هەموو دراوسەکان کۆبوونەتەوە سەردانی یەکتر دەکەن دەمێت بەشێکشان بدوێنم مامۆستای بێتێرە سواس دەکەم کاک سڵاو لەوێ سڵاوی لێوەش بێت سپاس دەکەم جەژنتان پیرۆز بێ مبارەکە ئینشاڵڵا جەژن لە هەموو لایەک پیرۆز بێت لە هەموو کوردستان پیرۆز بێ یا ڕەبی خوای گەورە تاعەت و ڕۆژی هەموو مسلمانان قوبڵ بکات زۆر سپاس دەکەم ئینشاڵڵا ئەگە پێمان بڵێ ئێوە ئەمڕۆ بەرنامەتان چییە ئەنی بەنیازن چی بکەن چۆن دەست پێ دەکەن چۆن کۆتایی پێدێنن ئێمە هەر لە سەرەتای ڕۆژەوە کاتێکە لە نوێژی جەژن دەگەڕێنەوە نان و چێشتی خۆمان دەخۆین لەگەڵ عائیلی خۆمان دواتر هەموو گەڕێک بێکەوە دێتە دەرێ طبعاً هەمومان بێکەوە دەگەڕین جەژن پیرۆزە بە گەرموگوڕی لە یەکتر دەکەین ئەم پەیوەندی کۆمەڵایەتیە پەیوەندیەکی زۆر گەرموگوڕە لە بەتایبەتی لە دەڤەری ڕاپەڕین هەر بە زیندوی ماوەتەوە هێشتا پەیوەندی کۆمەڵایەتەکان بەتایبەت لەو دەڤەری ئێمە خۆشبەختانە گەرموگوڕە و خەڵکی زۆر هاموشی یەکتر دەکەن تەکیت ئەم دەڤەرە گەرموگوڕێکی زۆر بخۆی دەبینێت لە کاتی جەژناندا ئەوەی کە تۆ لێ ڕەنجاوی ئەوە کە تۆ ڕۆژ لە ڕۆژان قسێکی ناخۆش پێگوتە لەو ڕۆژەدا زۆر بە ئاسوودەی سەردانی دەکەی ئەوانەی تەمەەن ئەهلی گەڕک هەموو یەکتر دەبینن ئەحواڵی یەکتر دەپرسن جێی دڵخۆشیە بەڕاستی کە لەگەڵ گەنجێکی کۆمەڵ گەنجێکی ناو دەڤەری ڕاپەڕین سەردانی هەموو ماڵەکانمان خزم و دۆست و هەموو کەسێکمان کردووە بێ فەرقی و شیرنیشمان خواردووە و شیرنیشمان دابەش کردووە و جەژن نامولایەک پیرۆز بێت ئینشاڵڵا دەمەوێت بەشی شتریان وەربگرم ئەو مامۆستایە سڵاو لەبێ عليك السلام ورحمة الله وبركاته پیرۆزم مبارەکە ئینشاڵڵا سلامتك جەژن لە مولایەک پیرۆز بێت لێوەش پیرۆز بێت خۆشحاڵین ئینشاءالله ئەم جەژنە بێتە مای خێر و بەرەکەت بۆ هەموو مسلمانان ئینشاڵڵا بۆ هەموو لایەک ئینشاڵڵا ئەگەر پێم بڵێ پەیوەندی کۆمەڵایەتەکان چۆنە بەتایبەت لەو دەڤەری ئێمە لە دەڤەری ڕاپەڕین بەڵێ الحەمدولله سپاس بۆ خوای پەروەردگار بەتایبەت دەڤەری پشدەر بەڕاستی یعنی بەڕاستی جەژنێکی کۆمەڵایەتیە هەموو سەردانی یەکتر دەکەین گردن یەکتر ئازا دەکەین ینی پەیوەندی کۆمەڵاتەکان لێرەکانە هەر بە زیندوێتی ماوەتەوە سپاس بە خوای پەروەردگار هەم لە هەنگەڕک هەم لە شارەکەش الحەمدولله خەڵکێکی یەکجار زۆر گردن ئازایی لە یەک دەکات ئیوا هەیە دڵ یەکتری شاندووە یاخۆ دڵ یەکتری عاجز کردووە ئەمڕۆ بە ئاسوودەی دەتوانێت گردن ئازایی لە یەکتری بکەین پیرۆزە ئینشاڵڵا منداڵانی جارە بەشێکن لە جەژن کە دەگەڕین با کۆڵانەکاندا دەمەوێت بەشی شاوەڕوگرم سڵاو لێبێت چۆنێ باشی ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ کوێ گەڕاوی بەنیازی بچی بۆ شوێ وەڵا بۆ هیچ لە ماڵ خۆم لە کۆڵای خۆم دراوسەکان بەسەرکەیەوە لەگەڵ ئەو گەنجانە لەگەڵ باوکو و دایک تۆ ئەوانە بەڵێ ئەی نیاز تێ سەردانی خزم و دۆستەکان بکەین بەڵێ دەی مبارەکە ئینشاڵڵا ئەو گەنجانە یەکیشانەگە بتوانانی قسەم بۆ بکە ئەو گەنجە خۆزدە سڵاو لەوێ عليك السلام ورحمة الله وبركاته جوان لەبەر مبارەکە ئینشاڵڵا زۆر سپاس لە تۆ شەروا ئەگە پێم بڵێ هاوشێوەی دیارە بەتەمەنەکان و جیلێتر گەنجەکانیش بەگەرم و گوڕیەوە لەو دەڤەری ڕاپەڕین بەتایبەتی سەردانی خزم و دۆست و ناسیاوەکان دەکەن الحمد لله ئەو ساڵ جیاواز لە ساڵانی تر بەربڵاوێکی زۆ پێ و دیار بکە گەنجانیش بەشدار بوون لەو کۆڕ و لەو گەڕان و سوڕانە کە بەتایبەتی شتێکی زۆر تایبەتە کە لەم دەڤەرەدا الحمد لله خۆشبەختانە کە هەرماوە سواز بەخوای گەورە ئەگە پێم بڵێ لە دەڤەری ڕاپەڕین بەتایبەتی هێشتا گەنجان بە جگە لە دراوسەکان شوێنی تریش بەسەر دەکەنەوە بۆی سەردانی خزم و دۆست و ناسیاو بکەن بەڵێ هەر سەرتا لە مزگەوت کە چەندین کەوم و چەندین عارەب و کورد و کە لەو مزگەوتی خۆماندا الحەمدولله تێیدایەتی هەموو خۆشبەختانە هەموو جەژنە پیرۆزە لێک دەکەن هەمووی نیازتی ئەمڕۆ سەردانی شوێ بکەیت وڵا خزم و کەس و کار و جیران و دەر و دراوسە و هاوڕێ ئەوانە مبارەکە ئینشاڵڵا دووارە گەردن ئازای لێک دەکەین و گەرنی هەموو لایەک ئازاب ئینشاڵڵا سپاس زۆر سپاس دەکەین دووبارە پیرۆزە ئینشاڵڵا بڵێ ئەو جەماعەتی لەگەڵم بوون دیارە ڕۆشتن بۆ دی و ئەو کۆڵانەیان تەواو کرد ئێمە لەگەڵتان بەردەوام دەبین بە شوازەشی ڕاستەوە خۆ دیارە ئەوەی بینیتان پەیوەندی کۆمەڵاتەکان هێشتا لە دەبێت ڕاپەڕین دەتوانین بڵێم با گەرم و گوڕیەوە بەڕێوە دەچێت هاوڵاتیشی زۆر هەموو شەو سەردانی یەکتر دەکات ئەو کاکەیە سڵاو لێوێ دوو قسەم بۆ بکە سپاس دەکەین مبارەکە ئینشاڵڵا لە توش مبارەک بە یا ڕەبی زۆر سپاس دەکەم ئەمڕۆ چووی بۆ شوێ بەنیازی بچی بۆ شوێ وەڵڵاهی هەر وەک جێژنەکانی کە ناو خزم و دۆست و برادەر و ئارەوەڵا ئەی باشە ئەمڕۆ نانی بەیانیتان ئامادە کرد ئارەوەڵا بە دڵنیایەوە نان بەیانی دەبێت نانی بەیانی لەگەڵ بێ ئارەوەڵا هەر دەوێت قەیسەکەی لەگەڵ بێ و هەر لەگەڵ دانیا ئارەوەڵا
زۆر سپاسەکەین مبارەکە ئینشاڵڵا زۆر سپاس سەلامەت بی ئەو دوو هاوسەر وەردەگرم کاکە سڵاو لەوێ مبارەکە ئینشاڵڵا جەژن پیرۆز زۆر سپاس سەلامەت پێم بڵێ ئێوە ئەمڕۆ نیاستان هەیە بچن بۆ شوێ سەردانی راوسێ و خزم و کەس و کارتان کردووە واللهی طبعا ئێستاوە بیدایەتی دەستپێک پێکردوەکەمانە بڵێ عادەتەن جەژنیش بۆ ئەوەیە کە خزمان و دۆستان بەسەرکەوە وەک چۆن بڵێ سیلەی ڕەحممان بەقوتکەینەوە لە بینی یەکماندا وزائیدەن ئێمە لە وەکو مسلمانان خاوەنی دوو جەژنین کە جەژنی پیرۆزی ڕەمەزان و جەژنی پیرۆزی قوربانە لەو دوو جەژنەدا پێویستە لەسەر ئێمەی مسلمان کە بتوانین بەرز بینێرکەین بتوانین بە شێوازێک ئەم جەژنە خزم و دۆست و ناسیاوەکان بەسەرکەینەوە طبعا بەدڵنیاییەوە دەبێت خزم و دۆست و ئەحبابوانە هەموو بەسەرکەینەوە و بتوانین ئەو خۆشەویستی محیبەتی لە نێوانماندایە بە تەواوی بەرز بینێرکەین زۆر سپاس دەکەین لە کاتمان کردی بڵێ ئەوەی بینیتان ڕای هاوڵاتیان و بەتایبەت لە دەڤەر ڕاپەڕین دیارە جەژن بە گەرمگوڕیەوە بەڕێوە دەسی هاوڵاتێکی زۆر سەر ڕای ئەوەی کە کەشوهەوایەکی ساردی هەیە جەژن بە گەرمگوڕیەوە بەڕێوە دەچێت لە دەڤەی ڕاپەڕین بەگشتی هاوشێوەی شار و شارستانی تری کوردستان دەتوانین بڵێم گەرمگوڕتریش بەڕێوە دەچێت دیارە ئەو جەماعەتی لەگەڵم بوون ڕۆشتن بۆ ئەو دی و ئێمە شەوڵ دەدەین لەگەڵیان بەردەوام بین بڕۆین ڕاستەخۆ وێنەکانتان بۆ دەگوازینەوە دەگەڕێنەوە لای ئێوە دەست خۆش بێت کاک ئەرسەلان بە زانیارەکانت